استێرەیەک بێدان کێشە لە ئاسمانی خۆشبەختیمە کە تێدایکەم وە گوڵوەری لە نێوەرزی بەدبەختیمە ئەو هەستێرە وەک هەمیشە چراخانی ماڵی دڵ بوو لەگەڵ خۆشی و نەخۆشیمە هێشە گریشەوانم بوو کەچی لە پەروەرگەی لێکنا دڵ پڕ حەسرەت بەجێی هێشتر هێندەی سیروان بە بێدەنگی ئەشکی سووری لە چاوڕشتم ئەشکی سووری لە چاوڕشتم ئەوە ئێستا بە کۆچی تۆ دار و بەرد و زەوی و ئاسمان هەموو پێگڕاستیە پۆش و پرسە گێڕی تۆدایە گیان لە نێو خەمی ئەم کۆستادا هاوبەرینە ئێجگار قوڵ بوو کاتێ لە مەرگ پێشوازیت کرد لە ئاسیزان دەورت چۆڵ بوو لە ئاسیزان دەورت چۆڵ بوو هەر بۆ تەنها جارێ بە خەونیش بێدیدانیم کرد یا وەک جاران بەوازوو دەنگە خۆشەت بانگێم لێ کرد بڵێ هەر بۆ تەنها جارێ بە خەونیش بێدیدانیم کرد یا وەک جاران بەوازوو دەنگە خۆشەت بانگێم لێ کرد دەنگە خۆشەت بانگێم لێ کرد ئەوە ئێستا بە کۆچی تۆ دار و بەرد و زەوی و ئاسمان هەموو پێگڕاستیە پرسە گێڕی تۆدایە گیان لە نێو خەمی ئەم کۆستادا هاوبەرینە ئێجگار قوڵ بوو کاتێ لە مەرگ پێشوازیت کرد لە ئاسیزان